ئەمساڵ ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەی کێوی هێندە زۆر بووە کە بازاڕی تایبەت بە فرۆشتنیان لە ناوەندی شارەکان کراوەتەوە. کەو یەکێک لەو باڵندە شێویانەیە کە ساڵانە ڕێژەیەکی زۆریان لێ دەکوژرێت. لە چیا و کوێستانەکان ڕاوچێکی زۆر ڕاوی کەو دەکەن. ئەو کەسانەی کەو ڕاو دەکەن دەڵێن خومان بەو کارەوە گرتووە و بۆمان تەرک ناکرێت و ئەو کارەشیان کردۆتە کاسبی. ئەو کەوە هەرێکی منتقێکەیە، هەرێک لە جێکی ڕاتەیە، هەرێکێ جێکیە. ئەمە هیوایەتن کەوگرتن نیە، هیوا خوڵقەکە لۆ مەرەقا خۆچینە چیایی مەرەقە پێن وەگرتیە هەرشە چین هەتا دنیا ساغە لەوانەیە کەو باسەبی ڕاوەکەوی مەمنوع نەکە. بەس هیوایەتشی ناو هەندەیە لە هەندێک جیا مەمنوع لە هەندێک جیا مەمنوع نییە، لۆ لە هەندێک جیا مەمنوع لە هەندێک جیا مەمنوع نییە. کەوی خراپ هەیە پە 10,000 پە 50,000 هەیە، کەوشی هەیە ئەلعانە پە 10 وەرەقە 15 وەرەقات نادێت. ساڵانی ڕابردوو هەر کەسێک لە کاتی ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەی کێوی دەستگیر کرابە ڕوبەڕووی سزایەکی سەخت دەکرایەوە. ئەو ئامرازانەی ڕاویان پێدەکرا هەڵگرتنیان قەدەغە بوو. بەڵام ئەمساڵ هیچ چاودێریەک بەسەر کوشتنی ئاژەڵ و باڵندەی کێوی نەماوە. پاش ئەوەی ئێمە کە چوونە بەرەکانی جەبهە خەڵک زۆر لە سنووری باڵەکایەتی سەرپێچی ڕاوکردنی نەئەسایی زۆرەکەن و هەر ماڵە و کە تاپڕێکی دەستدادێ کوڕەکەی دەڕاتە دەری و نازانی بۆچی ئەڕوا کۆمەڵە فیشەکەی دەستداتی و ئەچی لە شاخ ڕاوەکات و تابەن هەر باڵندەیەک لەو چایە بیگاتی ئەیکوژی نازانی ئەو باڵندەی ئیسیفادەی هەیە ئیسیفادەی نییە. بەشی زۆری ئەو کەوانەی لە بازاڕەکانی باشووری کوردستان مامەڵەیان پێوە دەکرێت لە سنووری دەڤەری سۆران ڕاوکراون لە کاتێکدا لەو دەڤەرە ناوچەی پارێزراوی ژینگەی و ناشناڵ پارک هەیە بۆ پاراستنی ئاژەڵ و باڵندە شێویەکان کە بە فرچیا و شێسانەکانی داپۆشی ئاژەڵ و باڵندە شێویەکان بە مەبەستی دەستکەوتنی خۆراشی ڕۆژانەیان ڕوو لە ئاوەدانیەکانەکەن بەڵام خۆیان دەبنە خۆراشی مرۆڤەکان. بەختیار قادر ڕوودا و دەڤەری سۆران.